ماوەی چەند ساڵێکە بازاڕی فرۆشتنی سەرهێڵ لە هەرێمی کوردستان برەوی زیاتری پەیدا کردووە. بابەتی تەندروستی و جوانکاری یەکێکە لەو بابەتانەی بەشێک لە پەیجە ئۆنلاینەکان کاری لەسەر دەکەن. پزیشکێکیش مەترسیەکانی ئەو کارە ڕوون دەکاتەوە. شێوازی جیاواز لە بازاڕە ئۆنلاینەکان و تەنانەت دەرمانخانەکانیش دەفرۆشرێت. ئەوەی کە مەترسی لەسەر ژیانمان دروستەکە لەم سەردەمە بەکارهێنانی ئەو شتانەیە کە با بڵێن پێکاتەکەی هیچ دیار نییە و بە شێوەی ئۆنلاین ساغەکرێنەوە چاودێریکی پزیشکیان لەسەر نییە، چونکە بەڕاستیش فرۆشتنی ئەو شتانەیە کە بە ئۆنلاینە چاودێریان لەسەر نییە، واتە تەندروستی و لیژنە ناتوانێت کۆنتترۆلی ئەم شتانە بکات. لەبەرەوە دڵنیانین لەوەی کە ئایا ئەم بەرهەمە ئایا سەلامەتە یا سەلامەت نییە یاخود پێکاتەکەی چیتە ئەسڵەن. لەم ڕۆژگارەمانە ئەوە کێشێکی زۆر زۆرە. دیار نییە ئەو کەسانی بازرگانی سەرهێڵ بە کەرەستە تەندروستیەکانەوە دەکەن بە چ ڕێگەیە کەرەستەکانیان هاوردەی هەرێم دەکەن وا بە ئاسانیش بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە. حەبی قەڵەوی، حەبی لاوازی، شامپۆی بێزکردنی قژ و قژڕوتانەوە، حەبی چارەسەرکردنی کێشەی جنسی، ئەوانن کە بەبێ هیچ فلتەرێک دەفرۆشرێن و خەڵکیش سەریان تێکردووە. کەسی فرۆشیاریش نە پزیشکە و نە شوێنی دیارە. تەندروستی سلێمانیش دەڵێت دەبێت ڕێگری لەم پەیج و ماڵپەڕانە بکرێت و ئەرکی حکومەتە سزایان بدات و دەبێت دەرکەوێت بە چ ڕێگەیەکدا ئەو مەوادانە هاوردە دەکەن. کاریگەری ئەو ڕێکلامە بازرگانیانەی کە لە ڕێگەی ئۆنلاینەکانەوە ئەکرێ وای کردووە کە زۆرێک لە نەخۆشی بڵاو بێتەوە یاخود کۆمەڵی لەو بەکارهێنەرانی دووچاری کۆمەڵی گرفتی تەندروستی خراپتر ببن لەوەی کە هەیەە ئەوە ئەمەش بەڕاستی کۆنتترۆلکردنی یاخود ئەوە تا فلتەر بخرێتە سەر ئەو سایتانە یاخود یان لیژنەیەکە بێ بۆ بەداداچوون بۆ دۆزینەوەی ئەو سەرچاوان یاخود بەشێکیشی پەیوەندی بە مەرزەکانەوە یاخود حکوومەت خۆی چۆن کۆنتترۆلی ئەم مەرزانەی کردویان ئەو زۆربەی ئەو دەرمان و ئەو پێداویستیانەی کە ڕێکلامی بۆکرێ یا لە ڕێی مەرزەوەیەت یا لە ڕێی فڕۆکەخانەکانەوەیە چکە بەعزێک لەو شتانە کە داوایەکەی لە دەرەوەی وڵاتەوەیەتە ناو هەرێمی کوردستانەوە دیارە بەهۆی نەبوونی کۆنتترۆڵێکی باش بۆ ئەم دەواازانە وای کردووە کە بە ئاسانی بگاتە هەرێمی کوردستان. فرۆشتنی جۆرەکانی حەبوو بابەتی جوانکاری کە لەلایەن زۆرێک لە پەیجەکانەوە ڕێکلامیان بۆ دەکرێت بووە بە دیاردا. تا ئێستاش حکومەت هیچ لێ پێچینەوەیەکی جدی لەو کەسانە نەکردووە. هاوڵاتیانیش بە ڕێکلامەکانیان تێکەوتون و دوجار زۆرێک لە هاوڵاتیان بوونەتە قوربانی ئەم جۆرە لە بانگەشانە کە لە ڕێگەی پەیجەکانەوە دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.